وەکو کەمپینی یەکریزی ژنان دژی تونند و دژی و داگیرکاری ناڕەزایی دەرەبڕین بەرامبەر دەستگیرکردنی سێ ئەندامی سێ چالاکوانی چالاکی ڕژاک کە کارەکەن بۆ ژنان بەداخەوە لە کاتی سەردانیکردنیاندا بۆ شنگال بۆ یادکردنەوەی حوتەمین ساڵیادی کۆمەڵکوژی و قەرکردنی یەزیدیەکان لە شنگالدا ئەمان وەکو هەوخەمی و هاوسۆزیان و پاڵپشتیان بۆ شنگالیەکان و بۆ یەزیدیەکان کە ئێمە زانین قوربانی یەکەم لەو کارەساتەیە ژنان بوون بەڕاستی ژنان و کچانی یەزیدی بوون کە دەستگیر کران و فرۆشران بەڕاستی لە بازاڕەکانی ڕقەیە ئەمان وەکو هاوسۆزیەک و هاوپشتیەک بۆ ئەو شنگالی و بۆ یەزیدیەکان بەداخەوە لە کاتی گەڕانەوەیاندا لە یەکێک لە بازگەکانە دەستگیر کراون و لە پێنجی ئابا و هەفتەیەک زیاترە کە هەواڵێک نییە لەبارەیانەوە لەبەرەوە ئێمە بە هێکاری خۆمانی ئەزانین بەڕاستی وەکو کەمپینی یەکریزی ژنان کە ئێمە کارەکەین بۆ ژنان کە هەڵوێستمان هەبێ و ناڕەزایی دەرەبڕین و هیوادارین هەر هەموو ڕێکخراوە ژنانەکانی تریش بەڕاستی ئەوە کاری خۆیانە کە هەڵوێستیان هەبێ کە ناڕەزایی دەربڕن و پشتگیری لەو چالاکوانە نەبکەن و داواکارین لەلایەنی بەرپرس و پەیوەندیدار بە زووترین کات بە دوواداچوون بۆ ئەم دەستگیرکردنە بکرێ و ئازادیان بکەن بەڕاستی ئەمە ناکرێ ئێمە لە وڵاتی خۆمانە لە هەرێمەکەمانە کە ئەڵین هەرێمێکی ئازادین ئەمن و ئاسایش بەرقەرارە بەداخەوە کە چالاکوانەکان نەتوانن بەکاری خۆیان هەستون دەستگیر بکرێن ئەمە بەرتەسک بوونەوەی ئازادیە هیوادارین بە زووترین کات ئازاد بکرێن تەمان ئێمە هاڵوێستی مەدەنی جۆرا و جۆرمانە بێ بەڕاستی یعنی ئێستا وەکو کەمپینی یەکریزی ژنان کۆبوونەوەمان لەسەر کردووە و داواکاری لە هەموو ڕێکخراوەکانی تریش کە بڵێن هاودەنگمان بن هەڵوێست بین ئەبێ ئەگەر ئازاد نەکرێن ئەو کاتە ئێمە هەڵوێستی مەدەنیانەی ترمانە بێ ئێمە بەردەوامی لە بەدووادا چون ئەوە بڵێنیش کراوە بەس شتێک نایان بەدەستەوە بەڕاستی چونکە ئەمان هیچ تاوانێکیان نەکردووە یعنی هیچ شتێکیان نەکردووە ئێمەش داوا کراوە ینی ئەڵێ ئەمە تاوانێکیانێ چیان لەسەرە ینی بۆ دەستگیر بکرێن لە پای چی بەڵام بەداخەوە هیچ شتێک نییە و هیچ ناڵێن ئەوان کە بڵێن ئەمانە دەستگیر کراون.